بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدي وحبيبي ومولاي محمد وعلى آله وصحابته أجمعين. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما. اللهم أصلحنا يا رب العالمين، اللهم أصلحنا. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعاء لا يستجاب لها. خۆشەویستەکانم، ئێمە لە باسەکانی تەوحیدا و لە باسەکانی یەکخواناسیە باسی چەند خاڵێکی سەرەکیمان کرد. وتمان تەوحید و یەکخواناسی بەبێ ئەو خاڵانە جێبەجێ ناکرێ. یەکەم وتمان عیبادەتکردنی خوا بە ئیخلاسەوە، ئەوەیش چەند محاضەرەیەک لەسەری چووین. ئەم جا دوای ئەوە وتمان کوفر بە تەواغیت، بەڕاستی چەندێک عیبادەتکردنی خوا بە ئیخلاسەوە پێویستیشە کوفر بە تاغوت بکەیت، چونکە جاری وا هەیە خوای گەورە لە ئاەتە پێشی خستووە فەمەن یەکفر بالطاغوت ويؤمن بالله. ئەمجا لا إله إلا الله معناکەیشی وایە، لا إله يعني أكفر بالطاغوت إلا الله وأؤمن بالله وحده لا شريك له. طاغوتیش باسمان کرد معنای طاغوت چییە؟ وتمان طاغوت يعني شەیطان. لەلای ئیمامی عومەر، لەلای هەندێک لە پیاوچاکانی تر بە شێوازێکی یعنی شتی تریان وتووە، مەسەن یەکێوتێتی منەجمەکانن، یەکێوتێتی کوهانە، یەکێک ئەڵێ بەڵام ئیبن القەیم زۆر بە جوانی شەرحێکات، هەمووی کۆ ئەکاتەوە ئەڵێت طاغوت ما عبد من دون الله. طاغوت ئەوانەیە چگە لە خوای گەورە خەڵک بیپەرستێ و لە حەدی خۆی دەریان کرد بێ، هەر شتێک لە حەدی خۆی دەریکەی پێ ئەوترێت طاغوت. دوای ئەوە ئەمجا خاڵی سێهەم وتمان خۆپاراستن لە شرک و ئاگادارکردنەوەی خۆت و مسلمانە، خۆت و مناڵ و کەسوکار و مناڵەکان، کەسوکارەکەت و خزمەکانت و دۆستەکانت و عەشرەتەکەت و هەر کەسێکیش پێت بکرێ پێی گەیشتی ئاگاداری کەیتەوە لەوەی کە شەریک بۆ خوای گەورە قەرار نەدا، چونکە ئەوە ئەساسی ئیسلامە. دینی ئیسلام لەسەر ئەو بنچینەدا ئەمەزرێ. ئەگەر تۆ شەریکت بۆ خوا قەراردا ئیتر مسلمان نیت. وای گەورە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لئین ئەشرەکتە لەیەحبەطەن عەمەلوک. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر شەریک بۆ خوا قەرار بدەیت عەمەلەکانت گشتی پوچەڵ ئەبێتەوە. یعنی کە پێغەمبەر و پێغەمبەرەکانی تری پێش پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم ئەگەر شەریک بۆ خوا قەرار دەن عەمەلیان پوچەڵ ببێتەوە، ئەی ئەبێت ئێمە چی؟ یعنی بە تەئکید ئێمە زیاتر معەڕەزین بەوەی کەوا عەمەلەکانمان پوچەڵ ببێتەوە. یعنی ئێمە ئەبێ زۆر ئاگامان لە خۆمان بێ برا بەڕێزەکانم. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەبدی خوایە، ڕەسوولی خوایە. یعنی بە عەبدایەتی و بە ڕەسوولیەت بە عەبدایەتیەکە توانێتی ئەوەندە لە خواوە نزیک بێتەوە کە خوا بیکا بە ڕەسوول. ئێمە ئەبێ قەناعەتمان وا بێ کە ئینسان بە عەبدایەتی گەورە ئەبێ، بە عەبدایەتی پلەی بەرزە بێ، بە عەبدایەتی ئەتوانێت بگاتە ئەوەی کە گەرەکێتی لای خوا، ئەو مەنزلە و پلەپایی لای خوا پلەی بەرز بێ. چونکە یەک لە حەد یعنی ئەگەر یەک شت جگە لە عەبد یەک شتی تر هەنگاوێ بنەی زیاتر وابزانی شتێک زیاترت دەستکەوتووە یان شتێ زیاتری تۆ لە عەبد بەڕاستی حەقی خۆتت تێپەڕان، لە مافی خۆت دەرچووی، لە سنووری خۆت دەرچووی، توغیان ئەەکەی، هێواش لە حەد خۆت زیاد تێپەڕەکەی تاخوا پەنامان بدا قوڕەکرێ بەسەر تا و تیا ئەچیت. یەکێکی تر لەو شرکە بچووکانە کە هەیە کە لە ناو خەڵکا زۆر باوە مەسئلەی تەمائیم. تەمائیم چییە؟ تەمائیم موریە، موری یعنی بە کوردی خۆمان یعنی ناو خۆمان لەیرە ئەڵێن میری. تەمائیم نەوعێک لە میریە، لە بەردە، لە هەندێک شتە لەو جۆرەشتانە کە ئەیکەنە قەی مناڵە بۆ ئەوەی کە بیپارێزێ لە جن و بیپارێزێ لە چاو و بیپارێزێ لە هەندێک شت. ئەوە بەڕاستی لە ئیسلامە ڕەفز کراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من علق تەمیمەة فلا أتم الله له. هەر کەسێ موریەک بکاتە قەی خۆیان
بەو مەبەستەی کەوا عین طبیعی میری دروستە وەک ملوان کە لە مل تابێ مەسەرەن تەسبیح بکەیتە مل هیچ کێشەیەکی تیان نییە بەڵام بەو مەبەستانەی تر بێت خوای گەورە هیچ کارێکی بۆ تەواو ناکە ومن علق ودعة فلا ودع الله له للرواياتێکی ترە ئەفەرمێ من علق تەمیمة فقد أشرك هەر کەسێ تەمیمەیە بکاتە قەڵا ئەوە شەریکی بۆ خوا قەرار داوە و خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ بۆ ئەوەی یعنی قەناعەتمان بۆ دروست کات کە هەرچی هەیە لەم دنیا بەدەستی خوایە وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو يعني ئەگەر خوای گەورە تووشی زەرەرێکت بکات یعنی نەخۆشی بێت هەر زەرەرێک بێ لە دنیا کەس ناتوانێت ئەو زەرەرت لەسەر لابە ئیلا خوای گەورە نەبێ وإن يمسسك الله بخير فهو على كل شيء قدير ئەگەر خوای گەورەش بێوێت چاکەیەکت بۆ بکە هیچ کەسێ ناتوانێت بیگەڕێنێتەوە چونکە لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا راد لما قضيت ولا ينفع ذا الجد منك الجد خوای گەورە وەکو فەرمێ لەو سورەت دەو ئاەتانی کە سورەتی ئەنعام ئاەتی هەفدە کە زەرەر و قازانج بەس بەدەستی خوایە ئینسان ئەبێ پشتی کە تەواو بە خوای گەورە ببەسێت و هەموو شتێک بۆ خوای گەورە بگەڕێنێتەوە سەعیدی کوڕی جوبەیر ئەفەرمێ سەعیدی کوڕی جوبەیر بینیەی کابرایەک میریەکی کردوتە قڵا ئەویش کردی پیا بڕیەی کە بڕیەی فەرمووی هەر کەسێک يعني ألم تەمیمانەیان ئەم شتانە بەقەی کەسێکەوە ببینێت و بیبڕێ ئەوە وەکەوە وایە عەبدێکی ڕزگار کردبێت چونکە ئەو کەسە بۆتە عەبدی ئەو بیریە تۆ کەوتانی ئازادت کردبێ و کردێت تۆ عەبدی خوا بەڵام لەیرە شتێک هەیە دێتە ڕێگامان کەوابوو چاوەزار میری بێت تاکە قۆندەرە بێت خوا دوو لە ڕووی قورئانەکە کە ئیسێمە بەرامبەر قورئانەکە ڕاوەستاوی خوا پەنامان بدە هەنێ کەسەیە تاکە پێڵاوێکە کاتەقەی ماڵە هەیە کەسەیە ناڵکەرە کاتەقەی ماڵە هەرێ کەسەیە دەستێک و چاوێکە کاتە نایە هەنێ کەسێ ئەمانە هەمووی شیرکە برا بەڕێزەکان ئەمانە هەمووی شیرکە ئەمە هەمووی لە دین ئیسلامان نییە ئەمە هی دین مەسیحی و یەهودی و گاپەرستۆمانەیە بۆ ئێمە ماوەتۆ ئەمە لە ئیسلامە ئەم شتانە نییە ئینسانی مسلمان پشت بەخوای گەورە ئەبەسێ ئینسانی مسلمان پشت بەخوای گەورە ئەبەسێ پشت بەو شتانە نابەسێ ئەمانە شتی پڕوپوچن نابێ ئێمە پێی بخەڵەتین نابێ ئێمە قەناعەتمان بەو شتانە بێ ئەی باشە لەوانەیە ئێستا یەکێ بێژە ئەی باشە ئاەتی قورئان بکەیتە قا ئیسە باسی ئاەتی قورئانەکەم ئەگەر ئاەتی قورئان ئەگەر شتێک کرا لە ئاەتی قورئان ئەگەر شتێک کرا لە ئاەتی قورئان بوو مەسەلەن بۆ چاوەزاریان هەر شتێک یان حەدیثی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم یان حەدیثی پێغەمبەر بوو دوعایەکی پێغەمبەر بوو نووسرا بۆ کراوە قڵاو ئایا ئەوە حکمی چییە لە شەرعا پێشینانی ئێمە لەو مەوزوعە خلافیان هەیە ئەمە مەسئلەکە بۆ مەسئلەیەکی خلافی زانایانمان خلافیان هەیە لەسەر ئەوەی کەوا ئەگەر دوعایەک بکەیتە قڵا بۆ چاو لە ئاەتی قورئان نووسرا بێ ئەگەر بەس ئاەتی قورئان ها شتی تریتیانە بێ یان حەدیثی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم یان ناوە جوانەکانی خوای گەورە بێ نەک ئەو زائید و ناقسەی کە هەیە نەک ئەو شەبەکە ئینانەکە هەیە خجا ئەوەی کە پەناگرێتە یاهو یا نازانم حەزقیل و نازانم خەزقیل و بڕێشتە نووسن لە ناو هەیە ئەیتێرن جار بۆ من مامۆستا ئەمە ناوی جنە نازانم ناوی چییە پەنایان پێبا و هاواریان پێکاو ئەوانە بەڕاستی هەمووی شیرکە بەڵام ئەو ئاەتی قورئانە و ئەو حەدیثی پێغەمبەرە و ئەو ناوە جوانانەی خوای گەورە ئەگەر بەکاری بێنی بۆ ئەو شتت چۆنە ئەوە سەلەف و پێشینان پیاوچاکان و عولەماکانی ئومەتی ئیسلام خلافیان هەیە لەو مەوزوعە خلافیان هەیە لە مەوزوعە کۆمەڵێکیان ئەڵێن دروستە و اعتیادیە چونکە عایشە خوای لە ڕازی بێ کردوێتی یان ئیبن عومەر خوای لە ڕازی بێ کردوێتی بۆ مناڵەکانی ئاەتی قورئانی کردو و کردوێتە ملیان لەبەرەوەی نەبنە چاوە یان لەبەر هەندێک شت ئایا ئەمە یعنی ئەگەر بینووسیتەوە ها بەڵام ئەگەر بیخوێنیتە گیان بان سەریان یان بیخوێنیتە بان ئاوە و هەندێک ئینیتر ئەوانە ئەوە کێشەمان لەسەر ئەوە نییە کێشەمان لەسەر ئەوەیە کەوا ئەگەر بینووسیتۆ بیکەیتە قەیان
ئەلەوەم خلافەیە کۆمەڵێک زانان ئەڵێن دروستە کۆمەڵێکیش ئەڵێن دروست نییە ئەوانەی وا وتویانە دروست نییە لەبەر ئەم هۆکارانە وتویانە دروست نییە یەک وتویانە خوای گەورە بەعام قەدەغەی تەمائیمی کردووە ئەمیش نەکەی باشە دوو وتویانە ئەمە هەنگاوێکە ئەگەر تو مەجای ئەمە بدەی کابرایەکی جادوبازی فێڵباز تێ خەڵکی نەخوێنەوار ئەخەڵەتێنێ ژێمە ئاەت قورئانەوەی کاتەقەیا و خۆیشی شتی شرکیە و سحر و چشتە سێ وتویانە ئەمە بێڕێزگرتنی ئاەتەکانی قورئانە چونکە تۆ ئەیکەی تەقەی مناڵە ڕاتە ئاودەسۆ ئەیکەی تەقەی ژنە هەلا عادەی شەرعیە یعنی ئەیکەی تەقەی هەنێ شتە لە ڕاستیە ئیهانەیە بۆ قورئانەکە و بۆ ئاەتەکە بۆیە نەکرێ باش چوارەم وتویانە ئەمە عکسی ئەوەیە کە خوای گەورە قورئانی بۆ ناردووە خوای گەورە قورئانی بۆ ئەوە ناردووە خەڵک عەمەلی پێ بکە خەڵک لە بیکاتە شەریعەت جێبەجێ بکە خەڵک لە ژیانیا تەطبیقی بکە قورئان بۆ ئەوە نەهاتووە بیکەیتە قەڵا و مناڵێ نەخۆشکە و بیکەیتە قەیا و خوا پەنامان بدە مانگاکەت نەیەتە چاوە بیکەیتە قەیا و نازانم چیەکەت قورئان بۆ ئەوە نەهاتووە قورئان بۆ ئەواتوە ژیانی ئینسان داڕێژێتەوە سەر لە نوێ منهەجێک و پرۆگرامێکی تر بۆ ژیان دامەزرێنێتەوە سەر لە نوێ قورئان هاتووە لينذر من كان حيا ويحق القول على الكافرين قورئان هاتووە تاوەکو زیندوەکان ئاگادار کاتەوە نهاتووە بۆ ئەوەی بکەیتە قەی نەخۆشا بیکەیتە قەی چیا و قەی چیە ئەمە ئەوانە وایان وتووە بەڵام ئەو کۆمەڵی ترش وتویانە دروستە من خۆم وەکو شەخسی ئەمەی تریانم پێپەسەندترە کە نەکرێتە قە بەڵام ئەگەر کەسێکی تریش کردی زۆر جێگەی نییە چونکە هەندێک لە پێشینان و لە پیاچاکان کردویانە جا ئەوەیان شرک نییە بەڵام ئەگەر غەیری ئاەت بێ غەیری حەدیث بێ غەیری ناوە جوانەکانی خوای گەورە بێ ئەوە شیرکە و دروست نییە و گوناحە و نابێ بیکەین و ئەبێت بە هەموو شێوەیەک مناڵەکانمان قەت فێری ئەو شتانە نەکەین ماڵ و نەم آخر ئەڵێن شیفا مەسەلەن بۆ نمونە شفای دڵە شفای ڕوحە شفای ئیمانە شفای نەخۆشیشە بەڵام بە ڕێگای شەرعی کە ئێستا ئینشاءالله باسێکەین ئەڵێن شیفایە بە ڕێگای شەرعی کە ئێستا ئینشاءالله باسی ئەو شیفای شاکەین ئاتینە سەر شتێکی تر کە پێ ئەوترێن نوشتە یان پێ ئەوترێ ئەوەی کە مەسەلەن کەسێک پەتێک یان حەبلێک یان بەنێک دێنێ هەندێک ئاەتە خوێنێتە بانیا یان هەندێک شتە خوێنێتە بایەوەی کەکەی کاتەقەی خۆیان یەکێکە کاتەقەی خۆیان بۆی بۆ چاوپیسی یان بۆ هەندێک شت بڕێ بەنە گریە ئێدەن ئەیکە یان پەڕەیەکی سەوزە یان تاپڕە بابێژین خۆدوەتەنی تابڕی پێژن بەس من ناوم نا تاپڕ یا هەندێک شت لەو جۆرانە ئەکرێت بەڕاستی ئەوە ئایا دروستە یا دروست نییە ئەوە بێگومان دروست نییە بێگومان دروست نییە بەڵام ئەوەی کە دروستە شەرعەن ئەوەیە کە تۆ ئیجماعی عولەمای ئیسلام هەیە لەسەر ئەوەی کە قورئان شیفایە وەکو دوعا بخوێنرێت بەڵام چۆن أن تكون بكلام الله وبأسمائه وصفاته يعني بكلام خوابت بصفات وأسماء كان خوابت بناو جوانا كان خوابت أو يك دو بزمانك واضح زمانك بواضح يعني شتي شاتو باتي تانوي أنا تان بيني الزور بي أو قاقزانك أيكن أو نشتانا قشتي شتيش هنا شتي لك ناخرين ريتوا أو حرامة سيم قناعة توابك كأوشتا كأكريت أوشتي كأكريت قناعة توانا بك أو قاقزة تأثير لتوكا بآية قرآن شيطان سرابي جاء أما يكيشك إيمان أما يكيشك تصورك أي زلامة أولا لو قاقزة ترسيواك ديت قيمنا لك يعني لدعاك أولا لدعاك ترسيواك يا تناو سيارك يا بلا تقيق آياني سيارك يا أو بتشاوزارك ديت ناو آياني سيارك يا أولا لو أترسي لأخوانا ناترسي بخوال أخوانا ناترسي والله أولا لو أترسي لأخوانا ناترسي عينا وك زليخاي أود بنيتان أوينك تمثيليك بو دريك زليخا كاتيك على أساس يعني وكو تمثيليك إما باسكين ديت بان شاي بتكيدا أيود لبروي إما إيشكاكين بو إنا ماندوني تتواو خوانا ماندوني با إيشكا ماندوني وابنا ماندا إما جوازانين أو ورقة أمان دنيا بابا ورقك موضوعك ورقك النية موضوعك معناه آياتكانك هلا نسراوته امرو خلق آواتاني خلق صلكاته ولا شي صلكاته ولا قاقز صلكاته ولا ورقك بلام صلخ يعني بير لأخواي قورناكاته
جا ئەو مەوزوعێکە زۆر گرنگە زۆر مهمە ئێمە ئیسفادەی لێ بکەن ئینشاءالله و لە ژیانی خۆمانە هەوڵ بدەین ژیانی خۆمانی پێ بڕازێنینەوە کەوابوو ئێمە ئەوەی کە دروستە ئەوەی کە شەرعیە ئەوەی کە شەرعیە و خوا پێی خۆشە ئەوەیە کە کاتێ ئێمە ئەی خوێنینە سەر هینا ئەو ئاەتە ئەی خوێنینە سەر ئیسا پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن کردوێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەڕۆیە لە وەرەقە بینووسێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکیان بۆی باوردایە نەخۆش بووایە ئاەتەکانی ئەی خوێناوە بان نەخۆشەکەیە وەفوویە کردە گیانیە هەتا ئاخر جار کە خۆی لە نەخۆشی سەرەمەرگا بوو بەدایکە عایشە ئەی فەرموو عایشە تو بۆم بخوێنە بجا عایشەش دەستی مبارەکی خۆی ئەگری پێغەمبەری ئەگرت ئەی خوێناوە ناو دەستی پێغەمبەرە صلی الله علیه وسلم و ئەی ساوێکیان پێغەمبەرە ئەی فەرموو چونکە دەستی پێغەمبەر لە دەستی من مبارەکترە دەستی پێغەمبەرە ئەوە قل هو الله احد فاتحة باشترين شفاء حتى يك لنا وكان فاتحة سورة فاتحة هشنو ناوي هي يك لنا وكان الشفاء لو هاتوا ك أو صحابانا أتشن بو سفريك للرقاي سفر كان لو أرون لا أدن لا قومك قومك ميوان داريان ناكن میوان داری هیچ مالک میوان داریان نکن وەکو چۆن خضر و موسا میوان داری نکرد میوان داریان نکن دوای ئەوە کە دێنە ئەم دیارە ئەترسن بڕۆنە شوێنێکی تر لەلایەک لەم لاوە ئەوان چادری خۆیان هەڵەدەن و دانشن لە یەک ناکایە هەڵەداوان خەڵکی ئاوایەکە دێن کورە بگەینە فریامانە کەسێکتان تیانە بزانێت دوعایە بکا شتێ بکا وتیان بۆچی وتی وەڵا ڕێیس عەشەرەتەکەمان کوڵاشتن دایە پێوە یەکیان وتی بەڵێ من ئەزانم أبو سعيد خدري والله من أزانم وتي عندي خير تقوت رويشت أبي وتي والله من أيزانم بلام يو من هات الميوان داري ما أنت نكر بخو بي أجر نايك يعني بارم جرك وتي عن شنك جرك وتي أنا مرم جرك وتي عن توبيخ أنا أجر خواي كت شاك وبوعد بيا شيء جرك يدين بين والله يتر أيش سورة فاتحة حو جار خير عند السريع خواهی گەورە شیفای دا لە کوڵاژدەموتەوە ئیتر من ڕوشتەکانیان دا پێی هێنایەنەوە لەوەوە کە هاتۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیانتوانی بیخۆن لەوێ مەڕەکان کاتی هاتنەوە وتیانەی پێغەمبەری خوا بەخوا شتێکمان کردێەوە بزانم ناشەرعیە و گوناحە و دروست نییە و ئەمە ئێمە ئەوەمان کردووە شتێکی وامان کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەشی منیشی لێ بدەن إن أحق ما أخذتم عليه أجرا كتاب الله يعني درست إنسان أجري لسرور بقريبة تايبتي لحالتك لو جوريك أوانا آوابون بلا اللي رابي غمر صلى الله عليه وسلم برسالي لأبو سعيد كرد وتي باشا تو چون زانيت أم آية أم سورة شفاية چون زانيت تي والله تر أم السورة يقيم لقرآن اللي نرجع مجاري يخوانينو يعني ديارة أمد لبر الزور بيروزي مباركي خواهي قورا حمو ركات يقري بيخواني جال ليو ناو سورة فاتحة نراش الشافية يكي لنا وكاني سورة فاتحة الشافية قل أعوذ برب الفلق آية الكرسي يعني هم آية كاني قرآن إسا من عالم بود ينن بولا الإمام موسى ترسا ودعاء بخينا سريع من بيرم كردو أو رجوتم تشي سورة يكي باس إنجا سورة لإلاف قريش يعني لإلاف قريش إلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف لترس ايان باريزي انجا فاتحة امجا سورة قل الله احد قل اعوذ برب الفلق قل اعوذ برب الناس آيات الكرسي دو آياتك اخيري سورة بقرة امانة هموي شفان والقرآن هموي شفاء بلان بوشي وازب خيون دي كجادوي تيانا بي كفيالي تيانا بي كريزي قرآن دانا بزين دي اي خواني تسر او كسيا فوكي تجانيا يا هندي لزانان متيانا اخيوني تبان آوا وادري بي آوا كبخواتو جاء أما إن شاء الله بتواني المراعاة بكين بإذن إخوائي قولا إن شاء الله سبينة نسر بابته كتير مهم أولا يستيمت يقيشتين كوا أو حرام عبد الله كري مسعود خوائي للرازي والرجل بيني باتي كالمل خيزانك يا وتي أما تشي أمبتا وتي والله أما باتي كاد دعاء خيون ذات بان بوما لا بوتا وكما مساوتي تابر جاكر دي بياو بريي فرموي
لقد أصبح آل عبد الله أغنياء عن الشرك. يعني آل بيتي عبد الله كسكاري عبد الله زور لو دولة من كشريك بخوا قرار بدن بسمة في غمر صلى الله عليه وسلم فرمتي إن الرقى والتمائم والتولة شرك أواني أو جورك هلاني كباس مان كرت هموي في غمر صلى الله عليه وسلم فرمتي شركة. فقالت لقد كانت عيني تقذف هر أوجنا الله روجي كان تشاوم هنيا كرد ناو خمان بيجن أفري تشاو دياريكا تشاوم أفري وكنت أختلف إلى فلان اليهودي فإذا رقي سكنت أتشوم عليك كابرايك يهودي هنا كي مشترك كده بانيا لفرين أكود سيك يعني يهودي معناه ما موضوعك بها قاما لي به أما أمي شيني شيطانية شيطان أي نيرد دي جاري تشاقو دي سيك يعني ما الشيطان هنغاو أنا يا كم جات شو لا يهودي كتشاق أم جاها مرة أم جا لو دا أجيب أخوة ديار الدين أم يهودي الراسة وأماك شيطان هنغاو أنا بإنسان برو الشرك الله. فقال عبد الله إنما ذلك عمل الشيطان. سبحان الله. عبد الله كريم مسعود وتي أو عمل الشيطان بوا كان ينخسها بيده شيطان خوي دسي ليدا بوا بفر ويتبر بلا كابرا يهودي فإذا رقي كف عنها فإنما كان يكفيك أن تقول تو بس بو أما بلي خوي أكود خوي لفرين أكود تشي بلي اذهب البأس رب البأس واشفي أنت الشافي لا شفاء إلا شفاءك شفاء لا يغادر سقما. اللهم رب البأس اذهب البأس واشفي أنت الشافي لا شفاء إلا شفاءك شفاء لا يغادر سقما. يا ربي إخوايا أم خاوني أم حمو يعني خاوني همشتي خاوني أم نخوشيا همشتي من تشبه تخاوني أم نخوشيا أم لسر لعبة شفاء بدا شفاء نية لشفاء تو زياتر شفاءك كحيش نخوشيا كي تعنا مني خواهي قورا شفاء هذا تو أما بك بس إن شاء الله تعالى دعوة كارم خواهي قورا إصلاح من كهداية من بدا نوري من بخاطر من خواهي قال لشرك ولا حموشتي كبرو شرك من باب من بارزي يا ربي الله همو قناحب من بارزي يا ربي إصلاحي حال من بكي يا ربي هداية من بدي هدايتي مسلمان بدي يا ربي خواهي مالو منال من صالح كي يا ربي رحم بدايك وباو كان من بكي يا ربي رحم بخزمك سكار من بكي يا ربي خواهي لا أقل جهنم بارز راو من بكي يا ربي دل خوش من كي